رونهیا کردستان جه روشوی کردستان دماغش به بینرین هجام ایرو 24 آذر 2026 روشان جه روشا سیشمی به خلک نوج برنامه روجف امل پیشیاوانه بینرین هجات نوا ساعتا دسپیک یا برنامه خویا روجف دمی یک جمجاره سرکه یا نها لناوا کردان وکه روجوا سرکلی هاتی هم خمگینی بخوره چکل و هم جیم برتک دای آواکرین نقاش بکن گفتگو بکن که او جیم رژیم کمره اسلامی ایرانی به موشکان ایرشیم دو ناوندین پیشمرگان کرن که ده انجام ایده 6 پیشمرگین کردستان شهید بون و هر وها 3 پیشمرگه جی بریندار بون و تی گوتن روشان هنگ جی پیشمرگین بریندار جی گرام بویا هم وقتی وی که وی جاری جناوا لیدر و پیشنگین گلی کرد هم لباشوری کردستانی و هم جیم لدر و برتک درکتن که هری داوی جیم کنگرانتویا کردستانی کنه جی اف ایریش لسر خاکا باشوری کردستانی و لسر ناوندیم هزیم پیشمرگین به تندی شرمزار کردن ده وان ایریشین داویه ده چند پرسنت سرکین کو در دکه هنه گلو ایران به وان ایریشین خود استراتژی خانو ده دخوازه چی بکم هم وقتی ویه که گلو اف استراتژی آنگوان بجین هشاریه که لهمبری ویه که وی حکومت حریم کردستان برسیفه که بچه آوایی بدم لکلاک حکومت حریم کردستان و جاریم ارک و میسیون حکومت عراقی یا دوان ایریشین لسر خاکا ولاد ده بچه آوایی گلک پرسن تکیلداری ویه که ام ایشف جه میوان خوین هجا بکن لی او همو جیم پشتی بیناو بله بینرین هجا گوت ایریشکیا کمارا رژیم اسلامی یا ایرانی کل سر دو ناوندین پیشمرگه این لباشوری کردستان و جاری و که یک جروجا و سرکی را لنوا گلی کرد درکت پیش کد وقتا که پیروزباهین جشن نوروز هینا تینه لدار خواستن ده ایریشکه بوی آوائی لنوا گلی کرد هرسکه مزن بخواره دا آوا کرن هم وقتی ویه که اف دمک دریج 25 روژن لروشلات ناوین شرکیا برفره تی مشاندن و تی گوتن ایدیشه جه دنابرا دو آلیان درباز کریه اول و گوهریه شرکیا برفره یا لحنمیم ما قلت جالك برسين سراكين تكلاري فيكاكو هنا امام الشاف برز بكن نقاش بكن نرخاندنين فيكاش جي ميوان خوين هجا ور بگرن لي دسبيك از خازم ميوان خو بو بينرين هجا بدم ناسكرن كو يك جوان قنديل هاوشار اندام كوميتيا پجاك يا لنورويتشي حوال قنديل شواتا خوش بم سلاور شواوا و بينرين وي هجا خوش بگيرك سپاس بله بينرين هجا ما قلت د نوافي ساعت ده دو میوان من هجا هنر کو یک جوان ما گفت حوال قندیل او میوان می دومی جی حکیم عبدالکریم اندام کنگران تویا کردستان کنه که لباشر سلیمانیه به مرا آمده یا حوال حکیم شواتش خوش به شواش حوال حکیم ام بیجین سری گلی کرد به آواج گشتی ساغ با او هم از جگلته دست پیوی که میوریشا کل سر ناوندیم پیشمرگه یعنی هیزین کردستانی لباشوری کردستانی مروف دست که دوی چاوا شیرو و بکه گلو اف ایران استراتژیا خود گوهرین آنگوان بجین راست و جاریم حکومت حریم کردستان دکه آرمانجا ایریشین خواه او پیامان داده دنگی تو نما دنگی منه بله هوا الحاكم از جاره که دنجی پرسا خود دوباره بکیم گفت به طیبت شو اولی قندیل جل کلاکاته دو میوانین من هجا هم ام بجین ج پژاک و هم ج کنه که دو میوانین هجا کو مهون گرتنش برکو گلک پرسین کو تکلداری هم ایریشی هم جی روشا کردان بابا که گشتی از خوازم جوا هر دوام بکیم هنه از جاره که دن پرسا خود دوباره بکیم هوا الحاكم نام گفت ایرانی دنوا دمین داویه ده ایریشی خوین لسر خاکا حریم کردستان زیادتر کریه دشوارتر کریه و هری داویه جی نل سرس نور و جاری ناوندین هزین پیشمرگیان راست کرن آرمانجا ایریشین خواه تشتا کو از دخوازم پرز بکیم گلو ایرانی به وی ایریشا خواه استراتژیه که نود دمشاندن آنگان بیجین گف دخواه او پیامه که هشاریه یه جبو حریم کردستانی سلاو با همو بینرانی رونای تیوی سلاو با میوانی بریس سری ریز و نوازش بو شهیدانی پیشمرگه دادنوینین و بتوندی او کار دشمن کارانی دولتی اسلامی ایران محکوم دکی بیگمان هیرش کردنی
دەوڵەتی ئێران بۆ سەر ناوەندێکی فەرمی هێزی وەزارەتی پێشمەرگە و حکوومەت یاریمی کوردستان پێشکەلکردنێکی ڕاستەوخۆی پێش هەر شتێک دەستوری هەرێمی کوردستان و یاسەوڵەتەکانە دەوڵەتی بەم کارای دەیەوێت هەرێمی کوردستان پەلکێشکا بۆ ناو شەڕێک کە هەر لە سەرتاوە تەواوی پارتە سیاسەکان تەواوی گەلی ئێمە و تەواوی سازی و فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی ئەو شەڕیان کردووە پیان وایە ئەو شەڕە لە بەرژەوەندی ناوچەکە نییە و دەرەنجامی هەڵەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی ئیرانە بەرامبەر بە گەلی خۆی و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ناوچەکە و بە دەستێوەردانانەی کە لە ناوچەکە کردێت بێگومان ئەوەی گرنگە بۆ ئێمە ئەوە گرنگە کە شرۆڤەیەکی جدی بکەین بۆم لێدانە چونکە ئەمڕۆ چەند سعاتێک پێش ئێستا ناوەندی هەواڵێکی ئێرانی بە فەرمی ئەو موشەکانەی لە تەلەڤیزیۆنی فەرمی ئێراندانا و بە موشەکی گەورەیە و ئەمە بە ئامانجەواتە بە ئامانجێکی استراتیژی بووە و مەبەستی ئەوە نیە هەڵەیەک بێت یان لە ناوەندێکی دابێت کە بڵێن نزیکە لە ناوەندێکی ئەمریکی یا ئیسرائیلی بەڵکو ڕاستەوخۆ لە هێزی پێشمەرگەی داوە و ئەمە پێمانەڵێکە ئەبێت گەلی ئێمە بە تەواوی هێزەکان و بە تەواوی لایەنەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرک بەو مەترسیە گەورە بکەن کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بێگومان تاکە شتێکیش کە وەڵام دەرەوەی ئەو هێرشانەوێ بریتە لە پاراستنی یەکێتی و یەکریزی هێزە کوردیەکان لە هەرچوە پارچەی کوردستان و داڕشتنی بەرنامەیەکی استراتیژ و بەرنامەیەکی نەتەوەی لە پشت بەرژەوەندی حیزبی و ناوچەیی و پارچەوێ بێ بۆ ئەوی بتوانین لە هەر ئەگەرێکی پەرەسەندنی شەڕی ئێران ئیسرائیل ئەمریکا ئێمە ئامادەکارێکمانە بێت ئەگەر تا ئێستا توانی بێتمان خۆمان پارێزین لە پرشکی ئەو ئاگرە بێگومان ئەگەر بەدوو لایەنە ئەگەر شەڕەکە پەرەسەندێکی گەورە بسێنێ بێگومان هەڵوێستی ئێمە دەبێ بگۆڕێ و تەنانەت هەڵوێستی دەوڵەتانیش ئەگۆڕێ بێگومان ئێرانیش و تاکە شتێک ئێمە کۆنگرەی نەتەوەی کوردستان جارتی لێ دەگەینەوە ئەوەیە کە گەلی ئێمە دەبێت حاڵەتی بۆپارێزی حاڵەتی یەکێتی و یەکریزی نەتەوەیی حاڵەتی یەکێتی دروستبوونی هێزە کوردستانەکان پاڵ یەکێتی هێزە سیاسەکانە بتوانین تەواوی ئیمکانیاتی گەلی خۆمان لە ڕووی سەربازی و سیاسیوە بکەین بە ئەجندا یا پرۆژەیە کە بتوانین ڕوبەڕووی هەر ئەگەرێک ببینەوە کە لە ڕوبەڕوومان چونکە لە حاڵەتی تەنانەت وەستانی شەڕ و جێبەجێکردنی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لەلایەن ئێرانەوە ئێمە بۆ ئەوەش ئەبێ بۆ ئەو قۆناغەش ئامادەکاریمان بێ ئەگەر ئێمە لەم قۆناغان نتوانین یەکێتێکی نیشتی ماسکەین بێگومان لە ئێستا و لە ئایندەشان ناتوانین ڕوبەڕووی ئەو مەترسیە گەورانە ببینەوە کە ئێستا لەگات دەرێن تاکە بەێ ببۆرە ئەوەل ببۆرە من دەنگیدا مە گوتنەتا قوتکرد هەوڵ حاکیم لێ مەگوتیە میێوانێکی مەی دژێ هێژە هەیە کوم ئەندامی کۆمیتەیە پەژەک لە نۆروێکی هەوڵ قەندیل هاوشارجی بەمەرە ئامادەیە ئەم هەول بدەین کو بە هەردووان ڕێژی هەم وەکە کەنێکی و هەم ژوەکە پەژەق وەکە هیزەکە ڕۆژڵاتی کوردستانی ڕەوشە هەیی باوەکە گشتی بنرخێنن و دوێ چارچوبەیدا خەڵ بخەڵ ئەم دەرباز بکەن هەوڵ قەندیلە سەماڤەیەکیشتە پرس بکەم نها دناوا دەمین داویەدا ئەف ئێریشن لەسەر خاکە هەریما کوردستان یا باشووری کوردستانی gelekê zêde bûne gelo ev êriş hûn çawa dibînin gelo ev êriş stratejiya îran stratejiya xwe li hemberî welatên cîran dide guhertin an guhan bêjin ev rasta rast gevxwarineke an goh hişyariyeke ji bo herîma başûrê Kurdistanê Bile carekî dinê silav ji bo û bînerên wê hêja û em jî wekî xwe
ێرشێک و دەوڵەتە کوماری ئیسلامی لەسەر هەرێما کوردستان نەتەنە ئیرۆ دەنی دوێ سوورێژی و شەر دەست پێکردیە دەستپێکێ لەسەر پارتیان سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان و هەری دوایژی ئیرۆ لەسەر خەڵکی باشووری کوردستانê û hêzên pêşmergeyê Kurdistanê bاشووری کوردستانê em wî şermezar dikin wê êrişê derheqê pirsê we da yanî ez divê baweriyê da me stratejiya Komarê İslamî li hember gelê Kurd wa 47 sala aynı stratejiye lê ferqê wî ew e 47 sala bi gelê Kurdî ên hindirê Rojhilatê Kurdistan ve dijminayetîkî xwe ê sîstematîk û siyasî heye lê îro gelê Kurd yani partiyên siyasî Kurda li başûrê Kurdistanê hevpeymaniyekî pêk anîne û hevpeymanî jî li başûrê Kurdistanê çêbûye Îranê yani dijminayetîk û berê bi xelkê Rojhilatê Kurdistanê dikir îro dixwaze ew dijminayetî jî bi xelkê başûrê Kurdistanê bike û hîcetê wî jî yani partiyên siyasî Rojhilatê Kurdistanê û gelek em bêjin hîncetê ya nerast dixe pişt doza siyasiya Kurda yani ez divê baweriyê da me stratejî yek stratejî bûye lê ferqê wî ew wekû berê di nav sinirê xwe da sinirê ku piştî Sykes-Picot hatibû tarîf kirin li hember gelê Kurd wek sîstem şerê xwe ragiheyandibû îro jî li dervê sinirê xwe ew şer didomîne ji bo wî yani beşê destpêkê ez dikarim wisa binirxînim beşê dinê piştê ku ev şer çêbû şerê ku li hember Îranê çêbû û Îran bi xwe endaziyara vê şerê bû bi xwe destpêşxera serokiyê vê şerê bû stratejîk û Îranê li herêmê bi giştî li Rojhilatê Navînê rêve dibir stratejiyekî em bêjin dijminxwazane stratejiyekî tek qutbî îdeolojîk bû ji ber wî jî tabii herî zêde jî hesabî wî ser xelkê medenî yani ferq nake destpêkê em bêjin gelê Kurd îro hêriş kiriye ser başûrê Kurdistanê lê em ji bîr nekin yani berî wî jî yani çi li şorişa jinjiyan azadî çi li serhildanê ê duayî li Îranê bigiştî Kurdistan û Îranê bigiştî yani ew sîstem dijmina serekî ê civakî bi rastî ji ber wî ez dikarim wisa binirxînim dikarim bêjim stratejiyek ku niha dimeşîne domahiya ew siyaseta ê desalatxwazî siyaseta ê merkezgerayî siyaseta ê avakirina şerê aynı wî siyasetê li dervê sinirê xwe ca dimeşîne Belê em bên li gel te heval Hekîm niha me gotiye êrişeka van demên dawiye bi taybetî êrişeke dijwar ya kumara rejima kumara İslamiya Îranê li ser xaka Kurdistanê zêde bûye bi taybetî armançkirina em bêjin rast rast êdîn berê em bêjin hinek partiyên Rojhilatê Kurdistanê dikir hincet ku heval qendîl jî di nava gotinê xwe danî ziman lê gel ev êrişa ku rast rast li ser navinda hêzên pêşmergên Kurdistanê li başûrê Kurdistanê pêk anî Îran vêyekî bi çivegirê bide yani hinceta we vêyekê çi ye gel ev ne rast rast peyameka şerê di navbera aliyan de ye من دەبێت لەوە سێبگەین بەڕاستی ئەندازیار و ئەو کەسێک کە هەوڵەدا لە بەرژەوەندی ئێران شەڕی ئیسرائیل ئەمریکا کۆتایی بێ هاکان فیدانە وادە تورکیا لە پشتی ئەو دەوڵەتەڕێ و هەموو ئەو گۆڕانکاریانەی دوای ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان و گەلی ئێمە توانیان یەک ریزی و یەکەڵوێستی و یەکدەنگی بگرنە بەر و توانیان کە سیاسەتێکی ژیرانە سیاسیانە لەگەڵ واقعکە بەڕێکەن لایەنگری هیچ لایەک نەبن واتە توانیان بپارێزن لە ڕاستەوخۆ تێوەگلان بەم شەڕە بە تایبەتی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو هاوپەیمانی سیاسیە کاریگەرێکی گەورەی کرد لەوەی کە گەلی کورد بە هۆشیاریانە لەگەڵ ڕووداوەکانە مامەڵە بکە بۆیە بە بۆچوونی ئێمە ترسی ئێران و تورکیا لەم یەک ریزی و یەک دەنگی گەلی ئێمە هەیە و ئەوان بن بەوەی کە میلەتی ئەمە حاسری هەیە بۆ ئەوەی کە لە هەر چوار پارچەی کوردستان لە ژێر پرۆژەی یەکێتی نەتەوەیی کووردا ئەنگاو بەرەو یەکێتی بوون و ڕەنگە
ئەو لێدانەی کە دەوڵەتی ئێران بەڕاستەوخۆ لە هێزی پێشمەرگەی کوردستانیدا شەڕێکی بڵێن ڕانەگەێنراوی نێوانی تورک و ئێرانە. بەڕاستی پێدەچێت ئەمە لە پشتی سیاسەتی ئێرانەوە ئەما بێت و هیچ بیانوویەک نییە بەوەی کە دەوڵەتی ئێران پێشمەرگەی هێزی پێشمەرگە و ناوەندی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بکاتە بە ئامانج و ئەمە هەڵەیەکی استراتیژی و سیاسی گەورەی ئێران بوو بەرامبەرگەلی ئێمە کردوێتی. جارێکی تر جەرتەوە کێنۆکە هەموو شەڕەکان کە لە جیهانە لە مێژووی ئێمە بەرەو هەڵدەگرسێت هۆکارگەری لە پشتێتی کە ئێستا ئێران و بڵێن ئیسرائیل بەرامبەر ئێران کردوانە بێگومان ویستیان باڵادەستی ئیسرائیل لە منتیقەکە و ئەوان وا پێشانێدەن ڕوانینێکی لەم جۆرە لای ئێرانیەکانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی دیموکراتی کوردستان هەمانگی لە ناوەندەکانی ئەمریکی و ئیسرائیلەکان ڕەنگە بیانوویەکی بێبنەما تاکە بیانوویە کە هەیبێت ئەو ئیدعانەیە کە هەرێمی کوردستانی پێتاوە بەس لە ڕاستیە ئەم لێدانە لێدانێکە کە عمقی استراتیژی دەوڵەتانی داگیرکرد بەرامبەر بەگەلی ئێمە خەنە ڕوو. هەر بۆیە وەکو جاری پێشوشتم پێویستە گەلی ئێمە بە چاوکراوەیی بە وشیاری مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانە بکەن و لێدوانەکانی بەرپرسانی حکومەتی کوردستان و تەواوی پارتە سیاسیەکان و کۆمەلگای مەدەنی و تەنانەت سۆشیال میدیای ئێمە دەبینین بەگشتی هەموو هاوهەڵوێستە لەوەی کە هەرێمی کوردستان پارچەیەکی ئازادکراوی قوارەیەکی دەستوری هەیە و هەر چوار پارچەی کوردستان چ باکوور چ باشوور چ ڕۆژهەڵات ئومێد دێمان لەسەر مانەوەی ئەم قوارە هەیە و هەموو لایەک ڕەچاوی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بگرین و ئەم ڕەچاوکردنەش بە مانای وانە دەست هەڵگرین لە هاوکاری براکانمان لە ئێران و خەڵکی کوردستان بەڵکو ئەوەی کە هەیە ئەو کەرەستانەی کە لە بەردەممانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بیکەین بەهێز بیکەین بەو کەرەستەنەتەوەیە کە ئەتوانین مستۆگەری بەدەستهاتنی مافەکانمان لە هەر ڕۆژناوا و بەتابەتی لە ڕۆژهەڵاتیش بەدەست بێنین هەروەکو چۆن حکوومەتی هەرێمی کوردستان وەکو قوارە دەستوریەکەی وەگەلی کوردستان لە باشووری کوردستان توانیان ڕوبەڕووی ئەو هێرشە دڕندانەی و ئەو پیلانگیێڕیەی نێودەوڵەتیەی کە لە پاریس کرا پاریس تورکیا و دەوڵەتانی عەرەبی و ئەمریکا و ئیسرائیل بۆ سڕینەوەی ستاتۆی خۆبەڕێوەبەری کوردستان بە هەمان شێوە ئەم ئامادەکاری هەبێت بۆ هەر ئەگەرێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بێت لە هەمان کاتا ئێمە دەبێت هەرچەنە لێدانەکە قورسە شەش شەهید کەم نییە خوێنی ئەو شەیدانە نابێت بە هەدەر بڕوە بەڵام لە کۆتایە دەبێت گەلی ئێمە بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسیەکان مامەڵەیەکی قوڵتر بە بیرێکی وشکارانەتر مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوە بکەن بۆ ئەوەی بێتە دەرفەت یان پاساوێک ئەوەی زیاتر هێرشەکان لەسەر هەرێمی کوردستان بێت چونکە دەزانین ئەوەی کە ئێستا حکومڕانی جیهانەکە ئەوەی کە ئێستا ویستی دەستکەوت و بەرژەوەندەکانی لەسەر لە ڕابی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمریکایە متمانەیەکی لەو جۆرەی نییە کە ئێمە بتوانین لە مەودایەکی واتە کاردانەوەیکی بەهێزمانە بێ کە بێت بەهۆی ئەوەی کە لەبری ئەوەی دەستکەوتی مەزنمانە بێ بۆ پارچەکانی تر کاریگەری لەسەر پاشەکشەی ماپە دەستورەکانمان لە هەرێمی کوردستان هەبێ. بۆیە گرنگە هەمومان ئەوەندارەتی لە کوردی شەیدان بکەین بەڵام لە هەما کادا دەبێت بە ڕۆحی
بەرخۆدانی ڕۆژنامە ئاگامان لە پاراستنی ستاتۆی هەرێمی کوردستان و ئەو هەلانەی کە بۆمان دێتە پێشەوە بۆ ڕۆژەڵاتان لەدەست نەدەین. بله هەواڵ قندیل ئەم هەنێکی بە ڕۆژهڵاتی کوردستانی ئەم قاڵاوەیەکی بکەین هەر ڕۆژە لە ڕۆژهڵاتی کوردستانی و بەتایبەتی لە ناوە ئیرانێ ئەم شتە پرس بکەین لە ڕۆژهڵاتی کوردستانی دڕەوشێکە ئێریشین بڤیاوای لەسەر باشووری کوردستانی دەگەلو ئێریشین کومەرە ڕێژیمە ئیسلامیان لەسەر ڕۆژهڵاتی کوردستانی بچاوینە دیکارم پرسە خۆجارێکی دیدو هاتکە ببووە من گوت وەختێکە کو بەتایبەتی ئێریشین هۆڤانەیان بڤیاوای لەسەر خاکە هەریما کوردستانی هەین دەوێ جارێ ڕەوشە ڕۆژهڵاتی کوردستانی بچاواییە بەتایبەتیان بژین هەرێمین کو لە سنووری بە باشووری کوردستان و بە باکووری کوردستانی ڤەگیریدای یا ڕاستی بخوازی یعنی پشتێک و vê شەڕێت چێ بووە ئەم بێژم باڵانتی و پەیوەندی ئەمە بە خەڵکی ڕۆژهڵاتی کوردستانەوە gelek لاواز بۆ ژبەرک و هێلن پەیوەندیە هێلن دامستانێ بە خەڵکیێرە هێلە ئینتەرنێت هاتی قاپاتکردن ژبەروی ڕژیم بخۆ دەست سەر ئینتەرنێتە گرتیە چێ ینی خەبەرێکی وسام ئەم بێژین گشتگیر و بەرفرە لە هەندرە ڕۆژهڵاتی کوردستان و ئیران بگشتی ڕاستی دەستێمە دانینە ینی ئەم نزانین کوا ڕەوش لە هەندرە ڕۆژهڵاتی کوردستانە بگشتی چاوانەیە لێ ئاگەهیەن کو یانیان بێژین هورە هور بچوک کەم دەردکەون ئەموانە بەرەخۆت دێنێ ئێرشێ بەرفراوان ئیسرائیل و ئەمریکا لەسەر بنگەیەن سەربازیە ئیرانێ بنگەیەن استراتژیک کارگەهێن موشکی ئیرانێ ڕۆکێتên ئیرانێ فوزێن ئیرانێ دام و دەستگەهێن دەوڵەتی ئێک و بە سیستما ئەسکەری بەگرێداینە براستی بەرفرە هاتیەکردن یعنی نەتەنە لە ڕۆژهڵاتی کوردستانە بگشتی لە ئیرانی هاتیەکردن یعنی ڕەوش ئەگەر وسا بچێ بدۆمێ دێ شەڕ دەها گرام بێ شەڕ دەها قورس ببێ ژبەرک و ئیران نەبخۆ ئالتەرناتیڤێکی وێ هەیەش بۆ چارەسەرکردنا پرس لە هەندرە ئیرانێ و لە هەرێمێ ینی هەم هەندرە ئیرانە بخۆ و هەم لە دەڤەرێ بگشتی ڕۆژهڵاتە ناوین ئالێکی دنێژی هێزن دەربە هێزن بێژین ئیمپریالیستی وەکی ئەمریکا و ئالیگرێمی لە ڕۆژهڵاتە ناوین وەکی ئیسرائیل ئەوژی دوی بەرژەوەندیە خۆنە ئەوژی دوی مەساڵحی خۆی ئابوورینە یعنی ئەس تەخمین دەکەم ئەف شەڕە دو حەف دەوڵەتە شەڕە ئەمبێن سێ دەوڵەتە سێ دەسەڵاتە جودانە ئەف شەڕە دێ دەها زێدەتر بە فرە بێت و پریشکە ئاگرێوی شەڕێ بداخەوە مالەسەف زێدەتر بەر جواکێت دکەوێت جواک زێدەتر بەر برچی بوونێ بەر ئەمبێژین ئاواریگیە بەر شەڕێ بەروان شتا دکەون استکارموان شتا بێژم شێنهاوی ڕۆژهڵاتی کوردستان کەمان بێژم هەواڵ قندیل مگوتیا بەتایبەتی ئەما پشتی کاف شارە دەستپێکری حتا ڕۆژە ئیرۆ یەک ژمژارە سەرەکیە و هەرکەس مەرەق دکە ڕەوشە خەلکیمەیە لە ڕۆژهڵاتی کوردستانی و ئیرانیە دەمەکو ئەم تەماشێوان ئێریشین بەتایبەتی سەر کوردستانی دیکەن هەواڵ قندیل پرسان هەر جارێکی نەژبووتەیە هون وەیەکێ چا دبینن هون وەکێ ADF بەریا بداوی بوونێ ئەف بژین یا هەوڵدانین داویان ڕێژیما ئیرانینە ئەنگوان بێژن ئیرانی دخوازێ بڤان ئێریشان جارێکدەن بە وڵاتên جیرانی خوا بدە ناسکردن ku ew di hêza xwe ya herî xurd ye hûn vê yekê çawa dibînin li gorî we çawa ye yani zihniyeta desalat û dewlet ez gorî nêrînê min zihniyeta desalat û dewlet heta roja xwe duayî divê bawerî danîne ku dişkê divê bawerî danîne ku ew sîstem hel diweşe dîrokê mêzekê wisa bûye Saddam jî heta roja xwe duayî bawer nedikir ku ji desalatê bikeve Hitler jî bawer nedikir ji desalatê bikeve Sîstema nihayê Komarê İslamî jî wisa ye ew divê bawerê danîne ku bi rastî sîstema wan helweşiyaye ya rastî jî sîstema Îranê sîstema Komarê İslamî Îranê berê yani ne tenê divê şerê de hatiye helweşandin îro fîzîkal em dibînin şerekî di navber wan sê dewleta tê meşandin wan sê deselata tê meşandin lê destpêkê wekî berê min got şer li hemberê civakî hatiye kirin şer li hemberê civakê nav Îranê bixwe li hember Kurdistanê li hember Belûçistanê li hember em bêjin Ereba şerê sîstematîk 47 sala tê meşandin li şoreşa jinjiyan azadî de gelek ku li Rojhilatê Kurdistanê û gelên dî li hindirê Îranê sîstema siyasiya Îranê xistin jê pirsê de yanî xelek rabû ser linga û bi rastî got domahiya wî sîstema hatiye ev sîstem nikare bersiva civakê bide nikare bersiva
نەتەوا بدە، نکارێ بەرسوا ژنا بدە، نکارێ بەرسوا ڕێژەی بێکاری بدە، نکارێ بەرسوا ڕۆنەسانس لە ڕۆژهەڵاتە ناوین بدە. پشتی ویژیش سەرهەڵدانی هەری دوای لە ئیرانی چێ بوو، یعنی زمانێک و ئیرانێ لە هەمبەر جواکی بەکارهانی زمانە شەر بوو، زمانە ئینکار بوو، زمانە ئیمها بوو. زێدەتر ji 30,000 ئینسانە یعنی گۆڕەی ئامارێک و دەرکەتیە نافەرمی دەبێژن نزی 40,000 ئینسان لە سەرهەڵدانە دوایی ئێ لە باشوورە ڕۆژهەڵاتی کوردستانê û Îranê bi giştî jiyana xwe ji dest dane. Sebeb çi ye? Yani çima dewlet nikare pirsgirêkê hindirê civakê helka. Ez di wê baweriyê de me ku dewlet niha jî di şerek û dike li hember İsraîl û Amerîkayê ew şerek û hatiye ber deriyê wî ew şerre cuda nîne ji şerek û dewlet bi xwe li hember civakê kiriye. Eger hindirê Îranê demokrasiyekî rast hebaye, eger hindirê Îranê gelên ku di nav Îranê jiyan dikin bi baweriya xwe yanî bi îradeya xwe siyasî jiyaban bi rastî pirsgirêkek wisa mezin ji bo dewlet jî çê nedibû. Bi rastî em bêjin dewlet jî nediket nava krîzê wisa. Lê dewlet cêk û bê pirsgirêkê hindir çareser bike, piranî giraniya xwe da ser meseleyê xwe îdeolojî û eskerî li herêmê bi giştî li Îran, li Iraq, Sûriye, Lubnan wan dera fokusa xwe xist ser meseleya hejmûn li Rojhilatê navîn. Ji ber ku fokusa xwe jî xist bû ser meseleyê hejmûn, berketinê ê herêmî çêbû. Berketinê wî destpêkê herî destpêkê bi İsraîl re çêbû. Piştî wî bi Amerîka re çêbû. Roja yekê ve hatiye serdeshilatê heta niha ew dibêje mirin ji bo İsraîl û mirin ji bo Amerîka. Yani dewleta Îranê ji rojê yekê hatiye ser îş hikûmeta Komarê İslamî bi xwe bi fermî şerekî siyasî li şerekî siyasî û aborî û îdeolojî li hember Amerîka û İsraîl dimeşîne. Ji ber wî ez di wê baweriyê de me ew şerre êku niha jî dike, yani li derveyê herêmê, li dervê sinirê coğrafyaya Îranê dike, domahiya wan şerek û berê dike, yani domahiya heman zihniyete, domahiya heman aqliyete pirsgirêka bi şer, pirsgirêka bi zimanê agir, pirsgirêka bi zimanê tund dixwaze çareser bike. Dîwarê herî Kurd jî ji bo wî Kurdistanê, gelê me Kurd li başûrê Kurdistanê. Gelê Kurd li başûrê Kurdistanê ji bo destketiyên xwe êku niha heye, bi rastî qurbaniyê mezin de ye. 180,000 enfal de ye. Zêdetir ji 5,000 mirovê me li bajarê Helepçê jiyana xwe ji dest dan. Ji ber ev rewşê niha çêbûye bi 100,000 însanê me li başûrê Kurdistanê hatiye qurbanîkirin. Ew dixwaze mekanîzmekî şer ji bo başûr çê bike û başûr jî bike ebzarekî ji bo ku hevpeymanî bide seknandin. Ez wisa difikirim. بله هەواڵ حەکیم ئەم vê cariya me wisa ji te pirs bikin ha di wextekê ku êrişeke bi vêya wayî li ser beşeka Kurdistanê heyîn heval qendîl jî dibêje ev aslında peyameke ji bo tevahiya Kurdan ya ku dixwaze herêmên dij jî bike qurbaniya van êrişên xwe. Tişta ku ez dixwazim ji te pirs bikim bi taybetê di wextekê ku êrişeke bi vêya wayî li ser herêma başûrê Kurdistanê pêk hat de tişta herî pêwîst e ku divê di zûtirîn demê de gelê Kurd bike çi ye? Hem hükümeta herîma başûrê Kurdistan û hem jî gelê Kurd. Tiştî heme giring ew ye ke ême êsta li Kurdistan vekiştî li her çapaçê Kurdistan xweşbextane bas li we kirin ke hoşyarîkî siyasî neteweyî gelala bûye hatwete bûn we giring e em hoşyarî siyasî biparêzîn we ême xawin projeyekîn projeyî aşkomalgayê demokratî we derkewt تاکە پرۆژەیە کە بتوانێت چارەسەری پرسگریەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستکە بریتیە لە فەلسەفەی پێکەوەژی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی ئەگەر نا شەڕەکان جگە لە کاولکاری هیچ شتێک بەرهەم ناهێنێ و ئەوەی کە ئێستا لە پێکا ڕوەدات ڕێک ئەوەیە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە بانگەوازی بۆ ئاشتیە طرحی کرد و خستێ پێش بۆی کە گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی گەلی کورد چاوەڕێی ئەوە نەبێت کە وڵەتێکی دەرەوە یا هێزێکی دەرەوە بتوانێت چارەنووسی دیاری بکە بەڵکو گرنگە کە خۆی خاوەندارەتی لە خۆی بکە و هێزی خۆپارێزی هەبێت و
مامەڵەیەکی دۆستانە و ئاشتیانە و پێکەوەژیان لەگەڵ گەلانە قوبولکە و ئەوەی لە پرینسیپی ئەخلاقی سیاسی هەبێت. ئێستا لە هەر چوارچە پارچەی کوردستان ئەم جۆرە لە بیرکردنەوە هەیە بەوەی کە ئێمە دژی فارسی، دژی عەرەبی، دژی شیعانین، دژی تورکنین، دژی سووریا، هەر پێکاتێک کە ئێستا حکومڕانی دەوڵەتەکە، بەڵکو ئەوە دەوڵەتە کەوەکاری هەموو ئەم پشێوی و نەئارامێنن لە ناوچەکە و گەلی ئێمە گرنگە بە هۆشیارێکی فراوانتر، بە پرۆژەیەکی تۆگمەتر لەگەڵ ڕووداوەکانە مامەڵە بکات و هێزی خۆی نەکات بە کەرەستەی بەدەستی دەوڵەتانی داگیرکەرەوە، بەڵکو بیکاتە هێز بۆ خۆی بە دڵنیاییەوە مێژووی مرۆڤایەتیەوەی سەرماندووە هەر گەلێ بتوانێت کە لە ناو خۆی بێت، هیچ هێزێک ناتوانێت زەفەری پێبا و بیخات. و ئێستا خۆشبەختانە گەلی کورد لەو ئاستایە کە ئومێد بکەین بەوەی کە چارەنووس و ئایندەمان ڕۆشنە. بله نه هەواڵ حەکیمبەریە و کاس دەرباسی کە هەواڵ قەندیل ببم هەما زێ پرسێژشتا بکەم ژوە جارێکردن گوتنین تا یل سەرویەکە قوت نەکەم نها ئەرکێک و بەتایبەتی دکەوێت سەر ملی حکومەتە هەرێما باشووری کوردستانی پشتیوان ئێرێشان چیە حکومەتە هەرێما کوردستانی چۆن دکارە هشاریەکی بدە ئیرانێک و جارێکردن ئێرێشێکی بڤێ ئەوەی پێکنێت. پرسیارەکە بۆ من پرسیارە من بۆتە بۆ هەواڵ لە حەکیم. یعنی کورد هەرێمی کوردستان چی مامەڵەیە بکەن؟ بەتایبەتی حکومەتە هەرێما باشووری کوردستانی. لە ڕاستیە حکومەتی هەرێمی کوردستان مامەڵەیەکی سیاسیانە واقعبینانەی کردووە، ئەوی شەوەیە کە دوورە پەرێز بووە بڕیاری داوە کە لایەنگری هیچ لایەک لەم شەڕا نەبێ و سووربوون لەسەر ئەو سیاسەتە و بێلایەنەی لەو شەڕی کە هەیە تاکە چارەسەرێکە و تاکە ڕێگەی دروستە کە گەلی ئێمە مامەڵەی بکات بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان و ئەرکێکی حکومەتی هەرێمی کوردستان شەوەیە کە بە زووترین کات دام و دەستگا دەستوری یاسایەکانی وەکو پەرلەمان و حکومەت پێک بێنێ و دادپەروەری زیاتر بکە بۆ ئێمە لە باشووری کوردستان زیاتر هەماهەنگی لەگەڵ حکومەتەکەی خۆی هەبێت. بێگومان گەلی ئێمە لە باشووری کوردستان لەگەڵ حکومەتەکە چارەسەری ئەو کەم و کوڕیانە، ئەو دادپەروەریانەی کە تا ئێستا بووە، ئەو ناڕەزایەتیانەی کە ئێمە لە حکومەتیە بووە، ئێستا دەرفەتێکە بۆی ئاشبوونەوەیەکی زیاتر لەگەڵ گەلی خۆی هەبێت. بێگومان دروستبوون حکومەت و وەگەرخستنی پەرلەمان دەرفەتێکی زۆر گرنگ و هەنووکەیوە، لەگەڵەوە ئەوەیە کە هەموو توانەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە پێناوی یەکێتینەتەوەیی و هاوکاریکردنی هەر چوارپاسی کوردستان بکاتە ئەجندای خۆی و لەسەر پرینسیپی یەکێتینەتەوەیی کارەکانی خۆی بگاوە جاخت لەسەر پاراستنی هەوارەی دەستوری هەرێمی کوردستان بکاتەوە، چونکە ئەو دەستورەی کە لە عێراقدا ئێستا لەم قۆناغا باز لەم قۆناغەکەی گرنگە بۆ ئەوەی کە ستاتۆی هەرێمی کوردستان پارێزێ و هەموو پلانگیاڕیەک دەکرێت گەلی ئێمە تێوەگلێنێ لەو شەڕ بێ بەوریا بین، چونکە پاراستنی ستاتۆی هەرێمی کوردستان یەکێکە لە ئەرکە هەنووکەیەکانی هەر کوردێک لە شوێنێکی کوردستان بێ. دواتر پاراستنی ئەم هەرێمە بێگومان دەوات چارەسەری پارچەکانی تر مستۆگەرەکە وەکو بینیمان لە پرۆسەی ئاشتی لە باشووری کوردستان لە جاسەنە چۆن هەرێمی کوردستان ڕۆڵی گەورەی بینی و چۆن وتارەکانی لایەنە سیاسەکان لە ئامەد ینی لە نەورۆزی ئامەد بە تایبەتی وتاری هەرێک لە بەرژان پاوڵ تاڵەبانی و بەڕێز کاک مەسعود پێمانەڵێ کە ئەو هەوڵەی کە بۆ یەکێتینەتەوەی و وەڵامدانەوەی پەیامەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هاتووەتە ئاراوە و کاری لەسەر بکەن حکومەتی هەرێمی کوردستان ئاسانکە بۆ بەستنی کۆنفرەنسی یەکێتینەتەوەی کوردستان. هەواڵ قەندیل دنەوە ئاخەفتنی تەدەژی دەرباز منکۆ تاگوت ڕێژیما ئیرانی gelek êrişên xwe hem li ser civaka Îranê û hem jî li derve depêkanîn gelo bi van êrişên xwe rejima Îran ya Komara İslamî wê bikare be dengê civaka xwe ya ku li hemberî wê têr û tejî bûyê
بتافینە بێدەنگ بکە؟ یعنی ji bo wî pirsê ez divê bawerê da min ne tenê dewleta Îran û desalata Îranê. Dîroka mirovayetî nîşan de. Her desalatek di kontekstê dewlet da bi zorî, bi dîktatorî, bi xwesepandin, bi modela merkezgerayî, xweser civakê firereng ferz kiribê mehkûma bi neman, yanî di roja wî duayiyê de rojekî were, dîktator tê rojekî diçe. Dewleta Komarê Îslamî jî 47 sala ezmûna xwe li hundirê civakê Îranê, yanî ew civakên firerengê Îranê hesaba xwe yî siyasî de modela xwe yî siyasî jî pêşkêşa civakê kiriye, bi rastî nekariye bersivê civakê bide, ne ku nikariye bersiv bide, tam tersî wî gelek pirsgirêkên mezin xulqandiye, gelek cara hewl daye civaka bîne hemberî hev, gelek cara em bêjin krîza ya aborî li nav civakê pêşxistiye, krîza netewî pêşxistiye. Ji bo wî ne divê bawerê danînin ku dewlet bikaribêt carekî dinê xwe li hundirê dilê civakê zîndî bike, carekî bikaribêt wek gulekî li hundirê civakê çê bibe. Ew sîstema mehkûma bi neman, sîstemekî mutemerkez, sîstemekî em bêjin navendî, yek bawerî, yek ziman, sîstema em bêjin yek alî nikare bersiva hemû civakên firereng bide. Ji bo wî ez dikarim wî bêjim em proje jî heye li hundirê Îranê, nek proje nîne lê dewlet û desalatê ku serdewletê ye naxwaze ew pirsgirêk çêka. Ji ber ku berjewendiyê wan di nav wî desalatê dikeve bin pirsê de, ew nav wê dewletê dikeve bin pirsê de. Ji ber wî berê jî em wek pejak me projeyê xwe pêşkeş kiriye, me açık bir projeyê xwe behs kiriye, mexsiye berdestê civak û berdestê siyasiyên yani çi opozisyon dibe, çi desalatê Îranê bi xwe dikare ew proje bibîne. Lazim e sîstemek hebe li hundirê Îranê ku bikaribe bi rastî bi şêwazekî heqîqî û hiqûqî nênerayetiya hemû civakên firerengê Îranê bike. Lê ez divê bawerê danînim sîstemekî wisa, modelekî wisa ku Komarê Îslamî li Îranê reve dibe, yani bikaribe jiyana xwe bidomîne. Roja wî dê duayiyê were, dê mehkûm e bi merg, ez nizanim îsal bê salekî dîbe ez nikarim ser wî bêjim, lê ez divê bawerê da me sîstemekî wisa duayiyê da êku bi dijmina civakê, êku dijminayetiya civakê dike, civakê hundirê coğrafyaya xwe mecbûr e biçe, yani hiç rêyekî wî dinê nîne. Ya di xwe da guhertin çê bike ya dê biçe. Ez divê bawerê danînim ku Komarê Îslamî bikaribe wî guhertinê çê bike, ji ber ku pêkereya hikûmet pêkereyekî îdeolojîk e. Pêkereya îdeolojîk nikare reform çêka, nikare xwe bitevîne, nikare em bêjin monetîf bê. Ji ber wî yani ez divê bawerê da me dê duayiyê da civak biryara xwe siyasî li hember hem sîstema dewletê û hem desalatê nav dewletê bide. Belê. Heval Hekîm niha di piştî ku ev êriş pê hatin ji Kongreya Netewî Kurdistanê kenekê jî daxuyaniyek derket ku kenekê di nava daxuyaniyên xwe de hem êrişa şermezar dike û hem jî balê dikişine li ser hem yekîtiya Netewiya gelê Kurd û hem jî dikişine li ser aliyê parastina gelê Kurd û dibêje divê Kurd hêza xwe ya parastinê xurt bikin. Gelo ev yek çawa pêkan dibe? Ça dikare pêk were? هەواڵ ئەگەر سەیری مێژووی کورد بکەین هەر لە شۆڕشی شێخ سەعیدی پیران و هەر لە شۆڕشی بڵێن دەرسیم هەموو لە کۆماری مابات و لە تەنانەت لە باشووری کوردستان هەموو ئەمانە لە ئیتفاقی سیڤەر ئەو دەرفەتانەی کە هاتۆتە پێشەوە وەک ئیستا بووە. یعنی ئەو دەرفەتە هاتۆتە پێش بۆ کورد وەک ئیستا بووە، بەڵام بۆچی نەگەشتون بە ئامانج یەکێتی نەتەوەیی نەبووە. یعنی دەبینین لە شۆڕشی شێخ سەعیدا هەمی عەلەویان نە پشتگیری شۆڕشی شێخ سەعید و لە شۆڕشی هەڵە نەبوو کۆچەریە ئەوەی شۆڕشێک کوێەکان زیاتر سەرکردایەتیان نەکرد لە باکووری کوردستان. سوننەکان بەمانایەکی تر لە باکووری کوردستان پشتگیریان نەکرد، یەکێتی نەتەوەیی نەبوو، دوژمن توی جیاوازی مەزهەبی حتا شێوەزارەکان بکات بە کەرەستەی دووبەرەکی نێوان
لایەنە سیاسەکان لە کۆماری مابات شابینیمان کە سەرڕای پلانی نێودەوڵەتی لەسەر شکستی کۆمار بەڵام بەشێکی پەیوەندی بە خیانەت و پەیوەندی بە نەبوونی فەلسەفەی یەکێتی نەتەوەیی لە باشووری کوردستان هەموو ئەو دەرفەتانێک کاتۆتە پێش بۆ ئێمە باشە بەڵام دەستکەوتەکانمان لە ئاست قوربانەکانان نییە لە ڕۆژکردستانیش بینیمان کە لە داگیرکردنی ئەفرینە چۆن دوژمن خۆمانی بەکارێنا لەسەر داگیرکردنی ئەفرین چۆن هێزی کوردی ڕۆژ بەوەی کە دەستکەوتە دەمێ ئەگەر بێ پشتگیریمان بێ دژی یەپەگە و یەپەژەبی چوونە ناو ئەفرین و دواتر دەوڵەتی عەلەمی تورکیان هەڵگرت و تەواوی کوردەکانیان دەربەدەر کرد بۆیە کەنەکە کۆنگرەی نەتەوەی کوردستان بە ڕۆحی شەهیدان داوا ئەکات کە یەکێتی نەتەوەی چێ بکەین چونکە ئەمە دەرفەتە یعنی ئەمە دەرفەتە بەڵام کە دەرفەتات ئەگەر ئامادەکاری نەبێ ئەگەر فەلسەفەی یەکێتی نەتەوەی نەبێ ئەگەر ئامانج لە قوڵایی پارێزگاریکردنە ڕۆحی شەهیدانیە چاپاچەی کوردستان نەبێ بە هەوێنی یەکێتی نەتەوەی ئەگەر وەلانانی هەموو بەرژەوەندیە حیزبەکان لا نەدەین بێگومان ناتوانین بگەیندا گەڵاڵەی بیرۆکە یەکێتی نەتەوەی کە کەنەکە داوایەکە بە مانای یەکبوونی هەموو جیاوازەکانی فکر و ئایدیا و مەسەڵی کورد نییە بۆ ئەوەی بێ بە یەکێک و ئایدۆلۆژیایەکی باڵا هەبێت بەڵکو یەکێتی نەتەوەی کورد بریتیە لەوەی کە چوارچێوەیەکی سیاسی کۆمەڵی هێڵ کۆمەڵی خەتدانین بۆی کە کورد ئەمانە هێڵی سوورە وەک هەر نەتەوەیەکی تر و لە چوارچێوەی ئەو یەکێتی نەتەوەیە بتوانین کە ئایندەسازی بکەین بۆ دامەزرانی دام و دەستگای نەتەوەیی چونکە هەتا ئێستا ئەوەی هەیە تەنانەت کاڵێن بەداخەوە لە باشووری کوردستان هێزی پێشمەرگەکە ئیسا لێی دراوە هەتا ئێستا نەتوانراوە هێزی یەکگرتووی پێشمەرگە بێت هێزی یەکێتی هەیەوێکی زیپاتیە لە کاتێکە پێشمەرگە ڕۆحی گیانی ئەمەیە هەموو ئینسانێکی کورد لە باکوور باش ڕۆژەڵات پێشمەرگە بە ڕۆحی خۆی و گیانی خۆی دەزانێ و هەمومان دڵگرانی بۆی شەی دەبێت بەڵام تا ئیسا نتوانەوە لەناو سازیەکی نەتەوەیە هێزی پێشمەرگە یەک بخرێت چونکە هێزی پێشمەرگە یەک سەرەتای یەکێتی نەتەوەی کوردستان لە یەکێتی ریزی هێزی پێشمەرگەی کوردستان لە باشوورە دەست پێکات چونکە ئەگەر ئێمە بتوانین لە باشووری کوردستان هێزی پێشمەرگە یەک بخەین لە حیزبی دوور بخەینەوە ئەوە هەنگاوێکە بۆی کە لە ڕۆژەڵاتی کوردستان لە ئایندا بتوانین ئەمە بکەینە بە ئەزمون و لە ڕۆژاوای کوردستان خوشبەختانە لە جۆگێزێکی یەکگرتووە بەڵام دوژمن توانیوێتی لە ڕۆژاوای کوردستان کلێنێکی یەک نەگرتنی هێزی پێشمەرگە دروستکە ئەویش بەوەی هێزێکیان ناوی هێزی ڕۆژ ئەم هێزی ڕۆژەش پێویستە کوردستان مامەڵەی لەگەڵا بکە ئینتیگراسیۆن ئێمە لەگەڵ دوژمنەکەمانە داوای ئینتیگراسیۆنەکەین ئێمە لەگەڵ تورکیا ئینتیگراسیۆنەکەین ئێمە لەگەڵ عەرەب و سپارس ئایکەین بۆ نەتوانی خۆمان بۆ خۆنەتا خۆمان تێکەڵی فکری و ئەخلاقی نەتەوەی بکەین لەبەرەوە بە بۆچوونی من شاڵی هەرە سەرەکی هێزی پێشمەرگە یەکسنە بەشێکی دووەم ئەوەی کە عەقیدەگەری ئەمە عەقیدەیەکی ئەخلاقی ئینسانی بێت بەرژی نەبێت مەزهەبی نەبێت چونکە ئێمە بینیمان بۆچی کارەساتی شتەنگاڵ بەسەر ئێمە چونکە پرینسیپی عەسکەری ئێمە تا ئێستا بەجۆرێ لە جۆرەکان نەیتوانیوە پرینسیپ عەقیدەیەکی عەسکەری کوردانە هەبێ بۆی بتوانێت پارێزگاری لە شنگاڵ بکە بە ڕۆحی ئەخلاقی کوردایەتیوە لەبەرەوە گرنگ لەم کۆناغا هەڵسەنگاندن بۆ ڕابردوومان بکەین شەرم نەکەین لەوەی کە لەگەڵ یەکا یەک بین شەرم لەوە بکەین کە لەگەڵ دوژمنانە یەک هەر یەکێ لە ئێمە ئامادەین لەگەڵ قسە بکەین گفتوگۆ بکەین ڕاوێژکەین بەڵام چمان نەتوانین لەگەڵ خۆمانە ڕاوێژکەین دەوڵەتێکی وەکو ئەمریکا بەو هێزەوە ئێستا مامەڵە لەگەڵ دەوڵەتێکی تیرۆریستی وەکو ئێمە هیچ هێزێکی سیاسی ئێمە
خۆشبەختانە نەگەشتوتە ئاستی شکانەوەی ئێسکەکان لە بینی خۆمان بەڵکو کۆمەڵێ خلافی ئایدۆلۆجیە ڕەنگە ئەوەش لە ئەنجامی زاڵبوونی سیاسەتی داگیرکەرانەیە لەسەر ئەجندای حیزبەکانە هێڵێک لە ناو حیزبێکی سیاسیە چ لە ڕۆژەڵات لە باکوور لە باکوور هەندێک ڕەنگە خەڵکە بێت دژ بە بەرژەوەندەکانی گەلی خۆمان کارکە دەرکی پێ نەکرد بێت یا لە ژێر ئەجندای دەوڵەتانی داگیرکرا بێت تەواو کاتیەوە هاتووە ئێمە داوای لێبردن لەگەلی خۆمان بکەین بەو غەڵەتانەی کە کردومانە چ سیاسەکان چ ئەسکەرەکان چ ئەکادمیەکان کەم تەرخەمی ئێمە ئەگە تا ئێستا نەماتوانێت کە گەلی ئێمە بگاتە کەناری ئارامی و بگا بە دەستکەوتەکانی هەر ڕۆشن بیرێ هەر مەدە کۆمەلگای مەدەنی هەر هونەرمەندێک نەتەنانەت پێشمەرگە و لایەنە سیاسەکان هەر هەمووان بەرپرسیارین لەوەی کە تا ئێستا نەماتوانی و یەکێتی نەتەوەی دروستکەن هەر هەمووشمان بەرپرسیاری ئەخلاقی مێژوویە بین کە نەتوانین دەست بۆ ئایندەی خۆمان بکەین و لەم دەرفەتە گەورە بکۆسینەوە بیکەین بەهێز بەرامبەری ئەو دوژمنانێک کە ئێستا هەمویان بەهێزن چەند ساڵەمە پێش بەێ ئەوەڵ حەکیم ببوورە تەمگەری ئازادی بۆی هەواڵ حەکیم ببوورە کۆتایی پێدێنین ببوورە ئەوەڵ حەکیم بکم گوتنێتە خۆش مژبووی نەتەوەی بن ئەو بەتایبەتی ژوەکە هەم هێشاری و هەم ژوەکە بانگوازیەکی بۆ منەخواستستا قۆت بکەم لێ دەوامەژی بەر بداویە بە دچە هەواڵ قەندیل ئەس پرسێکی ژتا بکەم ئەگەر بکاربی بە ئەوەیەکە کەم بەرسف بدی وێ باش ئەو پرسا منژیم هەر تێکیلداری وەیەکە تێکیلداری ئێریشن کوپێک هاتی گەلۆریا دیپلۆماتیکیا دنابەر ئالیان دا مایە ئانگوان بێژین بش ئێریشا داویە لەسەر هەرێمە باشووری کوردستانێرە هەرێم دەربازی ناڤقادا شەر بوو یعنی ئەم نکارین بێژین هەرێمە کوردستانێ کە تێ ناو شەڕێکی یعنی ێرشێکی لەسەر ێرشێکی ناڕەوا لەسەر باشووری کوردستانی چێ بووە لەسەر ئەم بێژن خەڵکی باشووری کوردستانی چێ بووە ڕێ و ڕێبازیوی دەستپێکی حقوقی هەیە مرۆڤ دکارێت دەستپێکی پەشیوی حقوقی مێزەکە سکاڵایەک و حکومەتە هەرێمە کوردستانی لە ناو دەوڵەتی عێراقی پشا لە کۆمەلگا هەندوو دەوڵەت دکارێت لە جی ئیرانی ڕاگەینە سکاڵای حقوقی پشتیوی شیاربوونا گەلێمێ لە هەمبەر هەر سیستمێکی شەرخواز لە هەمبەر هەر سیستمێکی ئێک و دوی ئاگرا شەڕەیە دەما خۆدا ئامادە بن سەر لنگا بن و بکار بن هەڵوێستا خۆی سیاسی بنوێنن لێ ئەگەر شەڕێکی وەک شەڕی جەبهەیی شەڕی ڕوبەڕووبوونەوە چێ بێ ئەس هێوی دیکەم شەڕێکی وسا چێ نەبێ چێبوونا شەڕ دناوبەر مە وەک کورد و ئەمبێژین ئالیەکی دینێ براسی نەخواستامەیە و نە ئەم دەخوازین شەڕێکی وسا چێ بێ ئەس دوێ باوەڕێدانینم کو شەڕێکی چێ بێ براستی بەێ قەندیل هاوشار ئەندامی کمیتەیە پەژەک لە نۆروێجێ میوانی مە بامش بوو بە میێوانداریەتەوەش بۆ بەشداربووناتەوە وان نرخاندنین تەم گەلێک سپاسیەتە تین ئەوەڵ قەندیل هەر هەبی گەلێک سپاس بۆوەژی هەروەها حەکیم عەبدولکەریم ئەندامی کۆنگرایە نەتەوەیە کوردستانی کەنێکێژی میوانی مە بوو هەواڵ حەکیم شەفاتەژی خۆش بە گەلێک سپاسش بۆ وان نرخاندنێتە هەر هەبی بۆ گەلیمە بەری بینەرین هێژەم ئەم ژل وردگەژین داویا وێ ساعتەیە بەرنامە خۆی ڕۆژەف ئەو دەبێژین ئەم نها ناوبەرێکی کەم بدێنێت سەری ساعتدا ئەمێ جارێکەدن لە پێشیا وەبن ئۆ بە ڕۆژەڤ جارێک گشتیم شەری هەیە و باندورا وێ ئەمێ بە میوانی خۆی نورە نیقاش و گفتوگۆ بکەین لێ حتا وێ دەمێ ناوبەرەکەکەن